هەمیشەیەکێک لە باسەکەرمەکانی هەواڵ و میدیا و سوۆشال میدیاکان نرخی درا و دۆلارە بەڕاستی و هۆکاری ئەوەی کە هەمیشە نرخی جێگیرمانیە خۆ جێگیربوونێک بەخۆ نابێنێ بۆ چە باسێکی زۆر لای کاسبکاران و هاوڵاتیان نیشتانات بەبزانین هۆکاری ئەمە بۆ چییە؟ ئەمڕۆ میوانداری بەڕێز کاک جەبار گۆرانمان کرۆ و تێبێژی بازاری دۆلارەکەی سلێمانی. کاک جەبار بەخێر بێ، سپاس با بۆ دەستوکین لە سادا نرخی دۆلار چۆنە؟ بەڵێ سەرەتا بەنای خۆی بەشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستانی ئینشاڵڵا هەموو لیاکەش سەرکەوتوو بن. دیارە خۆی دوای سەعادەی بەیانیان بڵێن نرخی دۆلار بڵێن لە بازارەکانی دراوە ئەکرێتەوە. دا ئێستا نرخی دۆلار بە تەواوەتی دەرنەچووە، بەڵام دوێنێ بە نزیکەی 147 و 750 داخرا ببوورن 148 و 250 داخرا، بەڵام دوای ئەوەی کە هەواڵێک بڵاو بووە کە لە واڵ ستریت جۆرناڵ بڵاو کرا، دیارە هەواڵێکە هەیە وەکو بڵێ ئەپدەیت کرایەوە، جینا هەر پێشتریش بڕیاردرا بوو کۆمەڵێ بانک لەسەر ئاسی عێراق بکرێتە بلاکلیستە و بلۆک بکرێت لەلایەن ئەمریکاوە بە مۆبەڕی ئەوەی کە ئەم بانکانە تعاملی دۆلارە لەگەڵ وڵاتی ئێران کردووە. ئەمەش تەمان لە بازاڕە نافەرمیەکان و لە ڕێگای پلاتفۆرمەکانەوە ینی تا ئاستێک دۆلاری بەرز کردەوە شەو تا نزیکەی 149,000 ناری بەرز کردەوە. بەڵامی تر دیارە لە دوای سەعاتدا دەونی و بەهای دۆلار لە بەرامبەر دینار بە تەواوەتی دەرەچێت. ئەڵبەت ئەو نرخی کە بڵین شەو ینی ئەعلان کرا لە ئینە پلاتفۆرمەکانە کە ئەمانە زیاتر مزاری بەکانی بواری ئەڵگۆڕی درا و ئەگرێتەوە، شەوانە خۆیان مامەڵاکەن تا ئاستێک دەرهاویشتە ئێمە هەواڵە لەسەر بەهای دۆلار دروست بوو تا حدێک دۆلاری ینی بەرز کردەوە لە بەرامبەر دیناری عێراقیە. کاک جەبار نرخی دۆلار لە هەموو عێراقا جیاوازیەکی بڵین لە 1000 و 2000 یان مەسەلەن لە جنوب لە بەغداد لە مەرکەز نرخی دۆلار کەمترە لە بەرەوەی لە باڵێن لە حکوومەتی عێراقی کە نرخی دۆلاری لە بەرامبەر بەهای دیناری پێما بە 132 بە 130 لە بڵین لە بجێ عێراقا پەسەند کراوە. یەک سعرە یەک نرخە دۆلار لە هەموو عێراق یان جیاوازیەکانی نا تەمان گۆڕانکاریەک هەرە بێ لە بینی بڵین پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان هەبێ جیاوازی نرخار هەبێ هەمیشە ئەنی بەگشتی ئەگەر سەریکەی بەهای دۆلار لە پایتەختی عێراق لە بەغدا تا ئاستێک نزمترە بۆ لەبەرەوەی ئەوێ مەرکەز و لێشەوە ڕۆژانە بانکی مەرکەزی جیاوازەکە ڕەنگانی 250 دینارێک ینی ماکزیمام نەگاتە 500 دینار، بەڵام هەندێک جار بە حکمیەوەی کە لە هەندێک پارێزگایە خوا زیاتریان خواست کەمترە زۆرجار لە هەرێمی کوردستان بەهای دۆلاریش لە بەرامبەر بڵێن بۆرسەکانی عێراقا تا ئاستێک نزمترە بێ. ئەوەی کە بینیمە لە هەفتەی ڕابردووە نرخی دۆلار لە بەغدا بە بەراو لەگە هەرێمی کوردستانە نزیکەی 500 دینار گرانتر بوو. ئەمە پەیوەندی بە خواست و خستنەڕۆیە، تەمان تایبەتمەندی و خصوصیەتی بازارەکانی بۆرسە بە گشتی وایە لە دوولایەن پێگەی خواست و خستنەڕووکە لە زانستی ئابووریاپیەوە مەنی سەپڵای لەگەڵ مەنی دیماند. دیارە کە کاتێک کە خستنەڕوو زیاترە بێ بەقەدەرەوەش تەسیرات لەسەر قودرەتی شیرایی بەهای ئەو دراوە ینی دروستەکە هەندێک جارژەم حاڵەتە نابێ، بەڵام بە گشتی ئەگەر تۆ سەیری بکەیت بەهای دۆلار لە بڵێ پایتەختی عێراق تا ئاستێک ینی نزمترە بە بەراو لەگەڵ شارەکانی ترە. ئەوە پرسیانە هۆنیان خان لەوە بۆ هات زۆرجار خەڵک وا تێگات لە عێراق لە بەغداد لە بڵین لە بەسرە 100 دۆلار بەرامبەر بۆ منە 135,000 یان 140,000 بێ زۆر جیاوازەکە زۆرتر بێ بۆیە ئەمە بە هەزاریش ڕازی نەک 250. ئەویان جیاوازە ئەوەی کە جەنابتە فەرمووی ئەوە پەیوەندی بە بازارەکانی بۆرسەی عێراقەوە هەجینا لە پرۆژەی یاسای بودجێ عێراق دۆلار بە 130,000 دینار جێگیر کرا. ئەمە سعری سەرفە، ئەم سعرش لە بانکی مەرکەزی ئەمە تەسبیت کراوە، ئەمایان جیاوازە، بەڵام ئەگە بەگشتی لەسەر ئاسی بازارەکان سەریکە بازارەکانی ئاڵوگۆڕی درا و ئەمان نرخێکی ترە. ئەجینا تۆ ئەگەر ئێستا سەریکەی جیاوازەیەکی زۆر گاپێکی زۆر کلێنێکی زۆر گەورە لە نێوان سعری سەرف بۆ لەگەڵ سعری متەداولی بازارەکانە هەیە. وەزارەتی مالی عێراقی دۆلار بە 130,000 دینار ئەفرۆشێ بە بانکی مەرکەزی، بانکی مەرکەزیش 10 پۆینتی خۆی خات سەر بە 131,000 دینار و تا ئەگاتە دەست بڵێن بانکە بازرگانەکان و کۆمرشال بانکەکان و هەموو بانکانی تر نزیکەی 132,000 دینار وەستەیە. ئێستا لە بازارەکانی بۆرسەی عێراقا نزیکەی 148,000 دینار ینی نزیکەی 16 تا 17,000 دینار بەڕاستی ئەمە فەرقێکی زۆر زۆرە لە کاتێکە سعری سەرف لە عێراق
و سیاسەتی نەختینە لە عێراق جیاوازە لەگەڵ هەندێک لە وڵاتەکانی ترە لە وڵاتەکانی ترە سعری سەرفی سابت نییە ئەوانە بازار تەحەکوم بەسەر بەهای درای وڵاتەکەەوەکە ئەوەش پەیوەندی بە ژێرخانی ئابووری ئەو وڵاتەوە و سیاسەتی دارای ئەو وڵاتەوەیە لە عێراق بە حکمیەوەی ئابوووریەکی ڕێعیە و تاکسەرچاوەیە وەکوڵێ فرە ڕەهند و فرەچەشر نییە تەنها پشت بە ئیراداتی نەوتی ئەبەستێت و نەوتیش نرخی نەوتیش بە بەردەوامی لە ناجێگیری وەکو بڵێ نائستیقرارە ئەنی نرخەکەی وای کردووە کە بڵێن بانکی مرکزی وەکو هەندێک لە وڵاتانی ئەوانەی کە خاوەن نەوتن بیر لەوە بکەنەوە کە بەهای دراوەکان جێگیرکەن ئێستا بانکی مرکزی بەهای دراوەکەی جێگیر کردووە کە لە زانستی ئابووریا پێوتە فیکس ئەکسچێنج ڕێیت پۆلیسی واتە بڵێن فیکسی کردووە هەنی جێگیری کردووە و ئەگەر تۆ هەر لە ڕووی زانستی ئابووریەوە سەری بکەی نابێت ئەو کەلێنە ئەو گاپە زۆرە لە نێوان سعری بازارەکان و سعری سەرفی سابتی بانکی مرکزیە هەبێت هەر بۆ نمونە وڵاتێکی وەکو سعودیە کە ریالی سعودی تەسبیت کردووە هەروەکو هەمان سیاسەتی نەختینی عێراق سعری سەرفی وڵاتی سعودی لەگەڵ بازارەکانە ینی چەند پۆینتێکی زۆر کەمی فەرقە بەڕاستی بۆ نمونە دیناری ئوردونی بە هەمان شێوە ینی ئەویش بەهای دراوەکان جێگیر کردووە لەگەڵ بازارەکانە کەواتە بۆچی ینی کاکجەبار ڕەنگە سەر بینەرێک بڵێ من بچم لە بانک بە شێوازێکی ڕسمی و لە وەبەرهێنێک بم بازرگانێک بم بە 132 تۆ بڵێ 133 هزاریش بڕە بە 134 دلار وەرەگرم ئەچم شتی پێکردم بەڵام ئەو شتەی کردمەوە یاخود ئەو دۆلارەیەن مە بازاڕەوە من بە هاوڵاتی لە بازاڕی فرۆشمەوە بە 148 تا 49مان بینیوە ینی 16 هزارەکە زۆرە ئەمە حکوومەت بۆی کۆنتترۆل ناکرێ یاخود کێ لە پشتی ئەمەوەیە ڕەنگە بە زمانێک ڕەنگە زۆری بێمە بەڵام بۆی بینانە تۆزێک سەر لەمە دەرکەن ینی چۆن لە 132 لەولا 140 ڕاستە بە حقیقەت هەموو هەوڵاتێک حەقی خۆیەتی پرسیار بکات ینی هیچ معقولیەتێک و هیچ منطقێکی تیا نییە بانکی مرکزی دلار بە 132 هزار دینار بفرۆشێ بەڵام لە بازارەکانە 16 هزار دینار ڕۆژوای 18 هزار دیناری فەرقا دیارە من چەند بۆ هۆکارێکی سەرەکی ئیجارەیەکێک لە هۆکارانە بوونی گەندەڵی قۆڕخکاری لە بانکانە بەداخەوە عێراق تا ئێستاش هەر لەژێر هەژمونی تایفەگەری و هەژمونی سیاسی ئیقلیمی و بەرژەوەندی هەندێک لە کارکتەرە سیاسیەکان کە بەڕاستی تەحەکوم بەسەر کۆی پرۆسی سیاسی هەنی عێراقەوەکەن ئەمە ژوای کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان کە مەسائیلی پرسی دینار و دۆلار پەیوەندی بە تاکی هاوڵاتیانەوە هەیە نەتوانن بەڕاستی سەقامگیری بکەن تا ئێساش قسەوباز زۆر لەسەرەوە هەیە کە کۆمەڵێ بانک هەیە بڵین ئیشان غەسیلی ئەموالە تەهریبی عملا ئەکەن ئەو دۆلارە زۆرەی کە بانکی مرکزی ڕۆژانە عەرزێکە هەم بە حەواڵەش و هەم بە نەقدیش ئانی وەکو بڵێ بە فیزیکی و بە عەمەلی نێتە ناو ئانی پرۆسی بازرگانی و بەشێک لەم دۆلارانە بڕاتە دەرەوە ئەوەی کە بینیمان ئەمشەو لە واڵ ستریت جۆرناڵ ینی بڵاو کرایەوە کە 14 بانک کراونەتە لیستی ڕەشەوە بلۆ کراون لەلایەن ئەمریکاوە لەبەر ئەوەی ئەم بانکانە تەعاملیان لەگەڵ وڵاتێکی ئیقلیمیە هەبووە دۆلاریان بە وڵاتە فرۆشە بەڕاستی لەبەر ئەوە ئەمە پێمانەڵێت تا ئێستا لە عێراقا گەندەڵی ماوە و قۆڕخکاری ماوە بەداخەوە ئەم مەسائیلی پرسی دینار و دۆلارە بەرژەوەندی زۆر گەورەیتایە ئەگەر لەو پێش گۆڕانکاری و ئەم تەحولاتە لە سیستەمی بانکیە ئەگەر چەندین منفەس هەبوو بێ بۆ گەندەڵی ئێستا بەشێک لەم گەندەڵیانە لەلایەن ئەمریکا و ئەتوانی بڵین کۆنتترۆل کراوە ناچار دۆلار پرسی دۆلار و دینار بۆتە دەرچەیەک بۆ بەدەستێنانی سوود و قازانجێکی زۆر لەلایەن بازرگان و بازرگانە سیاسەکانەوە بەداخەوە ئێمە ئەگەر لە ڕووی شکلیەوە سەیری بکەین ئەگەر لە ڕووی ئەنی وەکو بڵێ لە ڕووی سوورەیەکی عامەوە سەیری بکەین لە عێراقا بانک هەیە بەڵام ئەگەر لە ڕووی پرەنسیپ و بنەماکانی سیستەمی داراییەوە سەرکی بەداخەوە لە عێراقا شتێک نییە بە ناوی بانکەوە چونکە ئەگەر تۆ سەری کۆی فەنکشنەکانی بانک بکەی ئەرکەکانی بانک بکەی تایبەتمەندی و خصوصیەتەکانی بانک بکەی بەڕاستی کۆمەڵە بنەمای زۆر گرنگ لە خۆی ئەگری یەکێک لەوانە کە ڕئینڤێستمنتی پێوتێت واتەوە بڵێن بەگەرخستنی پارە لە ئەنی لە وڵاتێکە ئەمە لە دوجار خزمەتێکی زۆر گەورە بە ژێرخانی ئابووری ئەو وڵاتاکە بەداخەوە لە عێراقا بانک بۆتە سەرچاوی گەندەڵی بۆتە بەڵێ ئەنی وەکو قاسەی هاتۆ پاری تێپەڕیان باوەڕتان هەبێ ئێستا هەر لە بەغدایە ئەنی بانک هەیە غورفەیەکی داناوە چەند کۆمپیوتەرێکی داناوە
معزز مکرم ڕۆژانە لەو بەرە لە بانکی مرکزی دۆلار وەرەگرێت و لای خۆی هەڵێتەوە لە بازاری ڕەش ئایفرۆشێتەوە ڕۆژانە بە چەندی میلیۆن دلار خەنە گیرفانیانەوە. ئەگەر تۆ سەری پرەنسیپ و بنەماکانی سیستەمی بانکی پێی لە عێراق ئەمە یەکە ئەیبینین بەداخەوە، ینی ئەمە توانین بڵین هۆکارێکی سەرەکیە کەوای کرد و ئەم کلێنە گەورەیە لە نێوان سعری سەرف و سعری بازارەکانە بەم جوارە بمێنێتەوە بەڕاستی. ئەتوانین بڵێن چەند هۆکارێکی تریشەیە هەردوای پەسەندکردنی پرۆژەیاسای بودجێی عێراق نەفقاتەکانی عێراق زۆرە بە تایبەتی نەفقاتی تەژغیلی و نەفقاتی فعلی و نەفقاتی ئەو وەزارەتانەی کە ئەنی بڵێن دوای پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە هێنەیتر پێویستیان بە دیناری عێراقی هەیە بە حقەتیش. جا لێ ئێستاش بانکی مرکزی بە حکمی کە ئێستاش هە لەژێر هەژمونی ئەمریکادایە و سیستەمی دارایەکەی لە 100% لەژێر کۆنتترۆلی ئەمریکایە ناتوانێت بەبێ پرس و ئۆکەی ئەمریکا ئەم دۆلارە بفرۆشێ بەڕاستی کە لە کاتێکا پێویستی بە دینارێکی زۆرە. هەروەکو چۆن بانکەکانی عێراق عیدزی دۆلارمان هەیە بە هەماشە عیزی دیناریشمان هەیە، چونکە ئەگەر سەریکەی نزیکەی 96 تریلیۆن و 600 میلیارد دینار ئێمە درای مەحەلیمان هەیە، دیناری مەحەلیمان هەیە کە ئەم دینارە زیاتر لە 160 لە دەرەوەی پرۆسی سیستەمی بانکیە لە ناو ماڵەکانەیە لە گیرفانی هاوڵاتیانەیە بەڕاستی کەمە لە هیچ شوێنێکی دنیاوانە. باشە بۆ ئەوەی کە بانکی مرکزی ئەم عیدزی نەفقاتە پڕ بکاتەوە پێویستە ئەو دینارە بەدەست بێنێتەوە. بەدەستێنانی ئەوەی ئەم دینارەش بانکی مرکزی پێویستی بۆیە کە دۆلارێکی زۆر بفرۆشێ. باشە کە ڕۆژانە من هەروەکو بڵێ هینێکم کرد ینی وەکو بڵێ ئەڤەڕێجە معادلێکم بۆ وەرگرتەوە بانکی مرکزی لە ئێستا پێویستی بە 350 میلیۆن دلار هەیە ڕۆژانە عەرزی بکە هەم بۆ حەواڵەش و هەم بۆ نەختیش ئەنجا ئەتوانێت ئەو دینارە بەدەست بێنێتەوە کە ئەمە بارگرانێکی قورسە لە بەردەم بانکی مرکزی هەم لەلایەن ئەمریکەکانیشەوە وەکو بڵێ وەکو پێویست ڕێگەیان پێ نادرێت ئەم دۆلارانە بخەنە بازارەوە هەم بۆ پرۆسی حەواڵەش و هەم بۆ پرۆسی نەختیش و هەم بەڕاستی بانکی مرکزی توانە و قدرەتی ئەوەی نیە لە ئێستا ڕۆژانە 350 میلیۆن دلار بفرۆشێ. لەبەرچی لەبەر ئەوەی وڵاتی عێراق وڵاتێکە ینی سەرچاوی داهاتی تەنها پشت بە ئیراداتی نەوتە بەسێ. نەوتی ژەوەیە کە ئیبینی سعرەکە ئیبینین مانگانە ڕەنگە نەگاتە 7 میلیارد دلار کە نەوتە فرۆشێ. ئێستا هەر بۆ نمونە لە مانگی ڕابردووە تەنها ئیراداتی نەوتی 6 میلیارد و 920 میلیۆن دلار بووە کە دابەشی ڕۆژەکانی کەی کەمترە لە 300 میلیۆن دلار. ئێدەی بانکی مرکزی بە ڕۆژانە زیاتر لە 350 میلیۆن دلار بفرۆشێت ئەنجا ئەتوانێت خواست و پێداویستەکانی بازار پڕکاتەوە کە لە ئێستا ناتوانێت. بۆیە ئەتوانێت بڵین ئەمەش هۆکارێکە بۆتە ئاڵنگاریەک بۆتە بەربەسێک لە بەردەم بەرزبوونەوەی بەهای دینا لە بەرامبەر دۆلاری ئەمریکا. کۆمەڵی هۆکارگەلی تریشەیە، کۆمەڵی ئامراز و ئالێتی تریشەیە کە بەڕاستی کۆی ئەمانە کۆ بکەیتەوە و تەسیراتی لەسەر و دروستکە کە تا ئێستا بەهای دینار لە بەرامبەر دۆلارە بە نزمی بمێنێتەوە و دۆلار بۆ بەرزێ بمێنێتەوە لە بەرامبەر دیناری عێراقیە. باشە کاتێ باسی دۆلارەکەی تر پەیوەندی هەم بە ژیانی خەڵکو هەم بە کاسبکارانی هاوڵاتیانەوە هەیە. بەبزانین کێ سوودمەندە لە جێگیر نەبوونی دۆلار و کێش زەرمەندە؟ بەڵێ خۆی بێگومان ئەتوانین بڵین دەسەڵاتدارەکان سوودمەندن لە ناسەقامی ژیری بەهایدنە لە بەرامبەر دۆلاری ئەمریکیە. لەبەر ئەوەی وەکو سەرەتا قسەمان لەسەر کرد ئەمە بەرژەوەندی گەورەی تایە، قازانجی گەورەی تایە. بانک هەیە لە عێراق دەسەڵاتی لە بانکی مرکزی زیاترە. باشە ئەمانە کۆمەڵە کارکتەری سیاسی دەسەڵاتداری سیاسی لە پشتیانەوەی بەڕاستی. ڕۆژانە ئەگەر 50 میلیۆن دلار وەربگرێت بە سعری سەر بە 132 لە بازارە بە 140,000 دینار بیفرۆشێ بۆ هەر 10 میلیۆن دلار نزیکە میلیۆنێک و 700,000 دلار ئیسفاداکە کە ڕەتی پێنجی کە نزیکەی 5 تا 6 میلیۆن دلار ڕۆژانی ئیسفاداکەن هیچ بزنسێ بەڕاستی بە قەدرەوە گەورە نییە. باشە بۆیە ئەمە توانین بڵێن کلێنێکی دروست کرۆ بۆ گەندەڵی بەڕاستی بۆ سوود و قازانجی تایبەتی خۆیان، بەڵام دوجار باجەکە بێ هاوڵاتیان بیا بەرگرانی لەسەر هاوڵاتیان دروستەکە و جۆرە هەنی ناڕاستە و خۆ بە جۆرێک لە جۆرەکان ینی قۆڕخکاری لەسەر ئاسی بازارەکانیش دروستەکە، نەعەدالەتی و بێویژدانی لەسەر ئاسی بازارەکانیش دروستەکە. بۆ نمونە ڕەنگە بە ینی وەکو بڵێ کۆمپانیای زەبەلاحی گەورە هەبێت کاڵاو کەلوپەل هاوردە بکات بە سعری سەرف بانکە بازرگانەکان بۆی بشکێننەوە، بەڵام لە بازارە بە سعری ناڕەسمی بیفرۆشێتەوە. بۆ نمونە هەنی کۆمپانیایەکی گەورە کە ئەمانەی کە دەسەڵاتێکی سیاسی گەورە لە پشتیانەوەیە ڕەنگە بۆ نمونە لە مانگێکە بای چەندین میلیۆن دلار کاڵاو کەلوپەل هاوردەی عێراق و هەرێمی کوردستان بکە. باشە لە بانکانە بە 132,000 دلارەکەی بۆ حسابەکان، بەڵام کە کاتێک بە عەمەلی ئەم کاڵاو کەلوپەلەیەتە ناو بازارەکانی عێراقەوە بڵێ ئەمڕۆ سعری دلار بۆ نمونە 140,000 دینار بە 148,000 دینار نرخی کاڵاکانی لەسەر هاوڵاتیان حسابەکان.
بۆیە ئەتوانی بڵین ئەمە ناڕاستە و خۆش لەسەر ئاسی بازارەکانیش قۆڕەکاری بەڕاستی نەعەدالەتی دروستەکە. لەبەر ئەوە من وەختی خۆی هەر لەم ڕۆژانەی ڕابردووشە پێشنیارێکم بۆ بانکی مرکزی کرد کە هیوادارم وەکو بڵێ پشت بەم پێشنیارە ببەسن ئەگەر مایە بانکی مرکزی و تەنانە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایژ ئامانجەکان ئەوەیە بەهای دۆلار لە بەرامبەر دینارە سەقامگیر بکەنەوە پێویستە کۆمەڵە ئامرازی تر بگرنە بەر بۆ ئەوی ئەو هاڵاوسانە هەم لەسەر نرخی دۆلار و هەم لەسەر کاڵا و کەلوپەلیش ئەنی دروست نەبێ. یەکێک لەوانە پێویستە بانکی مرکزی لە ئێستاە تەمیلی بازرگانی بچوو بکە، تەمیلی سمۆڵ بزنسکە. ئێمە دوو تایپمان هەیە لە بازرگان کە خواستێکی گەوران لەسەر دۆلاری ئەمریکی دروست کردووە. بازرگانە گەورەکان ئەوانەی کە خاوەن کۆمپانیان و ئەتوانن بە فەرمی لە ڕێگای بانکەکانەوە حواڵە بکەن، فاتورە تەقدیم بکەن بۆ حەجمی ئیسراداتی خارجی دۆلار تەحویلکەن بۆ دەرەوە. و بازرگانێکی تریشمان هەیە پێڵم بازرگانە بچووکەکان ئەمانش هەر بازرگانن وردە بازرگانن کە بەگشتی ئەگەر هەمووی تۆتاڵی هەر هەمووی پێ قەبارەکەی زۆر گەورە، بەڵام خودی بازرگانەکان بازرگانی بچووکن ئەمانە ئیجازەی فەرمی کۆمپانیان نییە، بەڵام لە کاتێکە لە تورکیا لە ئێران لە ئیماراتی عەربی لە وڵاتی سین لە ئەوروپا کاڵا و کەلوپەل هاورداکەن، بەڵام ئەمانە خاوەن کۆمپانیانی لەبەر ئەوەی کە خاوەن کۆمپانیانی ناتوان لە ڕێگەی بانکەکانەوە حواڵە بکەن. بۆ لەبەر ئەوەی یەکێک لە ڕکوایرتمنت و تەڵەبیاتەکانی حواڵەکردن بۆ دەرەوە بێ ئیجازەی فەرمی کۆمپانیا دەبێ بۆی کە بزنس ئەکاونتت بۆ بکەنەوە، تا ئەکاونتێکی شەریکە بۆ بکەنەوە، حسابێکی کۆمپانیات بۆ بکەنەوە. تا حسابی کۆمپانیات نەبێت ناتوانانی حواڵەی خارجی بکەیت. واتە تو ئەگەر پرایڤت ئەکاونتێک بکەیتەوە واتە بڵێ حسابێکی شخصی بکەیتەوە، ئەمە حسابێک ئەتوانین لە ناو خۆی عێراقا تەداول و وەکو بڵێ گواستنەوەی پارەکەت بکەیت، بەڵام ناتوانانی بۆ دەروی عێراق حواڵە بکەیت بەڕاستی. لەبەر ئەوە ئەم سمڵ بزنزانە ئەم بازرگانە بچووکانە ناچاریەنەوە لە ناو بازارەکانی ئازادە، لە ناو بازارەکانی بۆرسایە دۆلارەکردنەوە. ئەمەش خواستێکی زۆر گەورەی لەسەر بازارەکان دروست کردووە، دۆلاری بۆ جۆرە بەبەرزی هێشتەوە. بۆیە ئەبێ لە بەرامبەرە بانکی مرکزی بێتە میوری ئەم سێکتەرەشکە. ئەگەر بێت دۆلاریش لە بازاری ئازاد بکرێ بە گرانی کرێت دیسان شتەکەن گرانە بیزەبێت جامە ڕاستە خۆ تەسیراتی لەسەر ئاسی گشتی نرخەکانیش دروستەکە بەڕاستی، چونکە قەبارەی سمڵ بزنس قەبارەی بازرگانی بچووک زۆر گەورەیە، ینی بە بەراو لەگەڵ بازرگانە گەورەکانە زۆر زۆر ئەتوان بڵم ئەکسەرێتی ئەو کاڵا و کەلوپەلانە و کە پێداویستات و ضروریاتی حیاتی مرۆڤەکانن لە عێراقا لە ڕێگەی ئەم سمڵ بزنزانەوەیە. ئێتامان کە نتوانێت لە ڕێگەی بانکەوە حواڵە بکە، ناچار ئەبێ بێتەوە ناو بازارەکانی بۆرسە دۆلار بە گرام کڕێ و بە گرانیش حواڵە بکە بەڕاستی. ئەمە ژواکە بە جۆرێک لە جۆرەکان تەسیراتی لەسەر ئاسی گشتی نرخەکان و نیسبەی هەڵاوسانیش ئەنی بەڕاستی دروستەکە. لەبەرەوە من پێشنیارەکەم بۆ بانکی مرکزی کە بێت تەمیلی ئەم سێکتەرە بکە وەکو لە هەندێک لە وڵاتەکانی دراوزی خۆمان. بۆ نمونە لە تورکیا تۆ ئەتوانی دوو جۆر حساب وەکو ئەمەژەم پێیا دوو جۆر حساب بکەیتەوە، حسابێکی شەریکە کە پێوتە بزنس ئەکاونت و حسابێکی شخصی کە پێوتە پرایڤت ئەکاونت. باشە ئەگەر حسابێکی شخصیش هەبێ حسابی شەریکەش نەبێت لە هەندێک حاڵەتە لە هەندێک حاڵەتی زەروریاتە ئەتوانی فاتورە تەقدیمی بانک بکەی، وەسڵەکە تەقدیمی بانک بکەی، بڵێ بای 100,000 دلار کاڵام لە وڵاتێک هێناوە حواڵەکەت بۆ ئەکات بە شەرتێ بەڵگەکانت هەمووی بڕواپێکراو بن. بۆ نمونە ئەو جیهێتە کوێیە، کاڵاو کەلوپەلەکان ئایتمەکانی تۆتاڵەکەی باشە وە ژمارە حسابەکەی کە لێکۆڵینەوەیان تاو لەسەر ئەم حساب بانقیە کرد، ئەو کاتە پارەکەت بۆ تەحویلەکەن. بۆیە من دووبارەیەکەمەوە داواکارم لە بانکی مرکزی ئەگەر ئامانجەکان ئەوەیە دینا لە بەرامبەر دۆلاری ئەمریکا سەقامگیر بکەن، ئەبێ بەڕاستی تەمیلی ئەم سێکتەرە بکەن و لە چەندین بەرنامە و لە چەندین کەناڵی شاوتومە ئەوە یەک مانگە بە بەردەوامی مقسە لەسەر ئەم پرساکەم ئەڵێم تا بانکی مرکزی تەمیلی ئەم سێکتەرە نکات بەڕاستی بەرزبوونەوەی بەهای دینە لە بەرامبەر دۆلار و دابەزینی دۆلار لە بەرامبەر دینارە بەڕاستی لە ئێستا زەحمەتە. کاک جەبار دڵنیام ئێستا بینەران مەسەلەن هاوڵاتیان ئەڵێ تۆ بڵێ دۆلار دابەزێت تاکێ بەم شێوە بەردەوام بێ ئەکەری ئەوە هەیە بچێت سەرەوە، چکە لە کۆتایە داهاتی عێراق نەوتیش بە دۆلارە، یعنی تۆزی سەر سوورمانەکە لێرە دۆلار ڕەنگە حکوومەتی عێراقی دۆلاری زۆر زیاتر بێت لە دینار، یعنی ئەوەی ڕوونکردنەوەی باس کردانی بۆ من وەڵامێکی تەواوەتین، بەڵام بۆی زیاتر لەمە تێبگەین، یعنی ئەکرێ حل بکرێ ناکرێت تۆ دەوڵەتەکە دۆلار زۆرتر بێت لە دیناری ناوخۆی وڵاتێکی خۆت کەچی نرخی دۆلارەکە گرانتر بێ بەدەر لەو ڕێنمایی باس کرد. ئەکرێ ئەمە لە درێژماوە چارەسەر بکرێ یاخود دیسانەوە گەریەوە هێشتا هەر سەرکەوێت نرخی دۆلار. کێشەکەی ئەوەیە ڕاستە ئێستاگە تۆ سەری احتیاطاتی نەقدی بانکی مرکزی بکەیت لە ئاستێکی زۆر بەرزایە کە هەندێک لە مؤسسە مالەکانی عالەم بە تایبەتی بانکی نێودەوڵەتی سندوقی نەقدی دەولی IMF
بازەوەکان کە زیاتر لە 120 میلیارد دلار بانکی مرکزی احتیاطاتی هەیە. بەڵام کێشەکەی عێراق ئەوەیە ئەم احتیاطە نەقدیەی لە 100% لەژێر دەستی خۆیانە باشە لەژێر هەژمون و هەیمەنی ئەمریکایە. ئەمریکا سیستەمی دارای عێراقی کۆنتترۆل کردووە. ئێستا تۆ هەر حواڵەیە بکەی لە عێراقا ئللا ئەبێ بە بانکی جێپی مۆرگانی ئەمریکای بڕۆ فلتەرێ ئەبێ بڕوا بۆچی مەبەست و ئامانجێکە و بۆ چ جیهەتێکە و ئەم پارێ بۆ چ وڵاتێکی شەبەڕاستی لەبەر ئەوە کێشەی ئەوەی ئەم فلتەرێ بۆ دانا ئەم فلتەرە دیارە ئەمریکا فلتەری دانا و ئەو وڵاتانی کە لە لیستی ڕەشی ئەمریکایان و لە لیستی سزاکانی ئەمریکان بە هیچ جۆرە ڕێگا بە عێراق نادا دۆلاران بۆ بنێرێ. دیارە پێشتریش کات داوا لە عێراق کرا بە تایبەتی فیدرال ڕزێرفی ئەمریکا و وەزارەتی خەزانەی ئەمریکا و تەنانەت بانقی نێو دەوڵەتیش کە داوا لە عێراق کرد ئامانجەکان لەوە بوو کە ئەو دۆلاری لە ئەنجامی ئیراداتی نەوتی و دەست عێراقی کرد بە هیچ جۆرە ڕێگای پێنادەن بۆ تەمیلی بازاڕەکانی دەروی عێراق بۆ ئەو وڵاتانی کە لە لیستی ڕەشی ئەمریکان ئەو دۆلارە بەکار بێ بەڕاستی. لەبەر ئەوە داوایان کە تەحولاتی لە سیستەمی بانقیا بکرێ و گۆڕانکاریێک لە سیستەمی بانقیا بکرێت چونکە بەڕاستی ئەو سیستەمە ترادیشناڵی تەقلیدیە کۆنەی عێراق کە تەبەنی کرابوو هەموو شتەکان فیزیکی و دەستابدەست بوو لە هیچ شوێنێکی دنیا نەماوە. چونکە ئێستا شتێک هەیە لە زانستی داراییە هەر گواستنەوەیەک هەر جوڵەیەکی دراو لە دەرەوەی پرۆسی سیستەمی بانقی ئەچێتە بواری تاریب و ئەچێتە بواری غەسیلی ئەموالەوە. باشە لەبەر ئەوە عێراق پێشتر بەڕاستی فەوزایەکی زۆر گەورە بوو لە سیستەمی بانقیە ینی کەس نەی ئەزانی دۆلار چۆنیە چۆن ئەڕوات ینی بەڕاستی فەوزایەکی زۆر گەورەیە کە لە هیچ شوێنێکی دنیا ئەنی ئەمە نەمابوو لە پڕە لە خاڵێکی سفر ئەمریکا ستۆپی دەبە عێراق کرد و داوای کرد کە بەڕاستی گۆڕانکاری لە سیستەمی بانقیا پرو ئەبێت لە ژێر چاودێری جێپی مۆرگان و بانکی فیدرالی ئەمریکا بێ. ئێستا تۆ هەر حواڵەیە بکەیت ئەگەر پەیوەندی بە دۆلاری ئەمریکیەوە بێ ئەبێ بە جێپی مۆرگانی ئەمریکا بڕۆ بەڕاستی. لەبەر ئەوە ئەمەیە وای کردووە کە ئاسنگێکە لە بەردەم بانکی مرکزی عێراقات ئەم دۆلاری کە هەیە اینجا ئەم دۆلارش کاژ نییە ینی وەکو بڵێ بە یەک صفقە 120 میلیارد دۆلاری تابێ هەندێکی سەنەداتە کە لە ئەمریکا کراوە بەشێکی ئاڵتونە و بەشێکی لە بانکی نێودەوڵەتیە. لەبەرەوە ئەمە هەمووی پەیوەستە بە ئۆکەی ئەمریکاوە و پەیوەستە بۆی دەکە ئەمریکا دوجار لە چ خاڵەکە پێڵێ بۆسەوە لە چ خاڵەکە هەنی ئۆکەی بە بانکانی عێراقەیە بەڕاستی. ئەوەی کە بینیمان ئەوە بوو دوێنێشەوە هەر لە واڵسی جۆرناڵە بڵاو کراوە کە 14 بانک لە عێراق کراوەتە بلاکلیسەوە بۆ لەبەری دۆلاریان بۆ مەبەستی تەمیلکردنی بازاڕەکانی دەروی عێراق ئەنی بەکاری هێناوە. ئەمە بەشێکێتی بەڕاستی و بەشێکی تریشی وەکو هەر سەرەتاش ئاماژەم پێ پەیوەندی بە گەندەڵی خۆڕخکاریەوەی باوەڕتان هەبێ ینی هەندێک جیهەت و لایەن هەیە لە بەرژەوەندیانی دۆلار دابەزێت باشە زەرەرەکەن بۆ لەبەرەوەی پێشتر منفەزی زۆر هەبوو بۆ گەندەڵی بۆ گیرفان پڕکردن بەڵام ئێستا بەشێک لەو منفەزانە ڕێگری کراوە بەڕاستی ناچار ئەم دەرچیان دۆزیوەتەوە بۆ ئەوی کە زۆرترین سوز و قازانج بۆ هەر بۆ نمونە تۆ بۆ نمونە ئەگەر بانکی مرکزی ڕۆژانە 200 میلیۆن دلار ئەنی بفرۆشێ 100 میلیۆن دلاری وا گریمان چوونە پرۆسی بازرگانی و بە سعری سەرف درا بە بازرگانەکان و هاوڵاتیان باشە بەڵام 100 میلیۆن دلاری ئەگەر 18000 ناری فەرقمە لەو 100 میلیۆن دلارە نزیکەی 18 میلیۆن دلار قازانجەکە 7 میلیۆن دلار قازانجەکە کاکە بزنجێکی زۆر گەورێت تۆ هەموو ڕۆژێک 7 میلیۆن دلار علمێکیتیانی هیچ زانستێکیتیانی هەر مناڵە بێنە ڕێزم هەیە ئەتوانێت بچێت لەو بەرەوە لە بانکی مرکزی دۆلارەکە وەرگرێت و دوای بە هینە بچێت لە بەزارەکانە بیفرۆشێتە بەڕاستی هیچ علم و زانستێکیتیانی و معزەز مۆکەڕەم ئیشێکە کارێکە بزنجێکە زۆر بێماندووە بەڕاستی هیچ ماندووبوونێکی تیانە لەبەرەوە ئەمانەن ینی بەڕاستی ئەم کۆمەڵە ئاڵنگاری ئەمە ئەسەنگاری دروستەکان نەیە دۆلار دابەزێ لە بەرامبەری کاک جەبار باس لەوە کرد بەڕاستی ینی کۆمەڵە بانک کە ناویان بانکە و کرێ بڵێن هەر مەغزەنێک بە بەڕاستی بەو شێوەی زانستی باست کرد لە بانقی ناوەندی دۆلارەکە وەرەگرن بە 132 ئەوەی هیچ لە بازار بۆ نمونە بە 147 یا 46 فرۆشنەوە باس لەوە کرد ئەینێرنە دەرەوە کە ئەمە ئەوەی گەونەیتر گرفت ئەمە لە هەرێمی کوردستانی ژەم حاڵەتەمان هەیە یان تەنها لە عێراق نا لە هەرێمی کوردستان ئەوە تقریبان 3 مانگ زیاترە هەنادەکری نەوتی ینی هەرێمی کوردستان ڕاوەستاوە وەکو سیاسەتی نەختینە وەکو سیاسەتی دارایش ئێمە تابعی حکومەتی ناوەندی بەڕاستی ئەوانی کە بینی ئێستا هەر ئەو 14 بانقی کە کراوەتە بلاکلیستەوە هەر 14 عێراقین بەڕاستی هیچ پەیوەندیەکان بە هەرێمی کوردستانەوە نییە ئەمە یەک وە لەلایەکی تریش حکومەتی هەرێمی کوردستان ینی وەکو بڵێ خاوەن وەکو بڵێ ئابووریشی ئەوەندە بەهێز نییە و لە ڕووی نەختینەشەوە نەختینەیەکی ئەوەندە زۆرمان نییە لە چوارچێوەی دۆلاری ئەمریکیە لەبەر ئەوە ئەمان زیاتر پەیوەندی بە بانقەکانی خودی عێراقیانەوە چونکە بەڕاستی
بەشێک لە کاراکتەرە سیاسیەکان و ئەو وەکو بڵێ لایەنە تایفی کە لە عێراق ئێستا هەیە بەشێکیان بەڕاستی دەست و پەنجیان لەگەڵ وڵاتانی ئیقلیمیان نەرم کرد و بەرژەوەندی و سەفقاتی زۆر هەنی گەوران هەیە ئەمانەش دەسەڵاتێکانێ و ئەکسەریەتیشان خاوەنی بانقی گەورە و مؤسسەی مالی گەوران بۆیە ئەگەر تهریبی عملە ئەگەر غەسیلی ئەموال هەبێ زیاتر لە مەقانی عێراقەوە لە سێ چوار پارێزگایی هەرێمی کوردستان هیچ بانقێکمان نییە لە بانقی ناوەندی دۆلار وەربگرێ تا ئێستا نەخێر تا ئێستا هیچ بانقێکی کاتە سەرچاوی دۆلاری کوردستان لە کێوە دیێ پێشتر پەیوەندی بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانەوە بوو کە ڕۆژانە بانقی هەرێم بانقی ناوەندی هەرێم ڕۆژان نزیکەی 20 تا 25 میلیۆن دلاری ئەفرۆژە مەژوای کردبوو کە تا ئاسێک باڵانسی بەهای نادە بەرامبەر دۆلارە سەقامگیر کرد بوو زۆر باش بوو ئەتوانین بڵێن ئامرازێکی سەرەکی بوو بۆ سەقامگیری دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە باشە چونکە ئەو دۆلاری کە بانکی هەرێم ئەیفرۆ بەینە بانکی ناوەندی هەرێم ئەیفرۆشت بە فیزیکی ئاهاتە ناو پرۆسەی بازرگانیەوە هەر بە فیزیکی ئەمە هات ئەمە تەسیراتێکی زۆر ئیجابی دروست کرد بەڵام ئێستا بەهۆی ڕاگرتنی هەناردەی نەوتی هەرێمەوە ئەم دۆلارش نەماوە بەڵام بەشێکی دۆلاری بازرگانەکانە و بەشێکی پەیوەندی بەو ماماڵە دارایی بازرگانیانەوەی کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ئاسی هاوڵاتیان ئەکرێت دیارە ئەکسەریەتی مامەڵەکان لە هەرێمی کوردستانە لای ئێمە بە دۆلاری ئەمریکیە کرێ مامەڵەی خانوبەرێ بە دۆلارە کەرتی نیشتەجێ بوون قیستی خانوبەرە ئۆتۆمبیل ئەکسایتان ئەتو هەر بڕۆ بازار هەنی کاڵا کەلوپەلە وردەکانیش بەشێکی زۆری بە دۆلارەکە ئەم دۆلارە زۆرش لەسەر ئاسی هەرێمی کوردستان تەداولی پێوە کرێت ئەنیوە هۆپڵی لە ڕووسی هەرکوڵشنی داراییەوە ینی هی نەکرێتەوە هینەکوڵی گواستنەوەی پێکرێ بەڕاستی ئەتوانین بڵێن بەشێکی دۆلارە زۆرەکەی ناو گیرفانی هاوڵاتیانە بەڕاستی و بەشێکی تریشی پەیوەندی بە لینک و کۆنتاکتی پارێزگاکانی وەسەد و جنوبی عێراق و هەرێمی کوردستانەوە کە کاتێک بانکی مرکزی لە وەسەد و جنوبی عێراق دۆلار ئەفرۆشێت ئێڕاستەخۆ لە ڕێگای کۆمپانیەکانی ئاڵۆگۆڕی دراوە لە ڕێگای لینکی بینی بانقەکانەوە ئەم دۆلارە ئەنی ئەجۆزرێتەوە چونکە هەر تایبەتمەندی و خصوصیەتی بازرگانی وایە تۆ لە شوێنێک کاڵایەک هەرزان بێ ئەچی ئەیکڕیت ئێنی لە شوێنێک ئەفرۆشی کە نرخەکەی گرانتر بێت کە کاتێک بانکی مرکزی دۆلار ئەفرۆشێت لە بەغداد سەرەتا طبعا نرخەکەی تا ئاسێک داوەزە لە هەرێمی کوردستان بەرزترە ناچار بەشێکی زۆر لە بازرگانەکانیان ئەم دۆلار لە بانکی مرکزی ئەکردنەوە لە هەرێمی کوردستانە ئەیفرۆشنیان یا بۆ جۆرە زۆر باشە کۆتا پرسیار زۆر بە کورتی ئێستا ڕەنگە هاوڵاتیەک پرسێ من دۆلارم پێ باشترە خۆ دینارم پێ هەر کاتێک هەواڵانش بڵاو ئەبێتەوە یەکسەرە بینین بەردەم بانگەکان پڕبن لە خەڵکو و لە کاسبکار ڕێنمای چیانیان بەڵێ خۆی ڕاستی ئێمە با دوو شتەیە بیزانین دۆلاری ئەمریکی مقارنە ناکرێت بە دیناری عێراقی کاکە بە دۆلاری ئەمریکی ئەوترە ئینتەرناشنال کەرەنسی باشە درایەوەیەکی فەرمی جیهانی لە ساڵ 65 جیهان تعامل بە دۆلاری ئەمریکیەکە بۆیە هەرگیز ناکرێتەوە دینار بەرامبەر بە دۆلار مقارنە بکە بەڵام ئێمە درایکی مەحەلیمان هەیە لە هەموو دنیا بڕۆ هەر وڵاتێک بە درای مەحەلی مامەڵاکرێ بەڵام بەداخەوە ئەو سیاسەتە سەقەتە داراییە نەختینەی کە پێشتر لە عێراق هەرێمی کوردستانیشە تەبەنی کراوە ئێمە ئەکسەریەتی مامەڵەکانمان بۆتە دۆلاری ئەمریکی ئەجینە پێویستە هەموو هاوڵاتیەک مامەڵەکانیان بە دیناری هەنی عێراقی بکات ئەمە لەلایەک وە لەلایەکی تریش ئەوەی کە پەیوەندی بەم هەلومەرجەی ئێستاوە هەیە چواردە بانکراونەتە لیستی ڕەشەوە ئەشیە لە قۆناغی یەکەمە بەهۆی نابەرپرسیارەتی بەشێک لە ڕاگەاندنەکان و ئەو کەسانی کە بەرژەوەندیان هەیە لەم ناسەقامگیریە تا ئاستێک تەسیرات لەسەر نیسبەتی هەڵاوسانی دۆلار بکات تا ڕۆژی یەکشەمە چونکە ئەمڕۆ پێما بێت لە عێراق پشووە بانکی مرکزی پیامانە دۆلار عەرز بکات بەڕاستی بفرۆشێت ڕەنگە لەم یەک دو ڕۆژە تا ئاستێک تەسیراتێکی لەسەر نیسبەی هەڵاوسانی دۆلار لە بەرامبەر دینار دروستکە بەڵام دوجار لە بەرژەوەندی دیناری عێراقیە چۆن لەو پێش ئەگەر منفەزێک هەبوو بێ لێچوونێک هەبوو بێ بۆ خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزی و برنە دەرەوەی بۆ دەرەوەی عێراق ئەو منفەزە ئەبردرا کە ئەو منفەزە بردرا واتە وەکو بڵێ خۆلاسی خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزی و بە عملی و فیزیکیەت ناو بازاڕەکانی بازرگانیەوە و یەتە ناو پرۆسی بازرگانیەوە بۆیە نانی تەسەڵورەکەم لە داهاتوە تەسیراتێکی زۆر ئیجابی لەسەر سەقامگیری دینار لە بەرامبەر دۆلار دروستەکە و بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی دابەزێنێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز جەبار گۆران تەبێژی بازاری دۆلارەکەی سلێمانی بۆ کاتێک کە بەیانەت بەخش و بۆ زانیاری کە پێداین